بەڵێ بەردەوامین بەڵێ بەردەوام دەبین دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان باس لە ڕەوشی خزمەتگوزاریەکان دەکەین لە کەرکووک دەبینین لە ماوەکانی ڕابردوودا چەندین خزمەتگوزاری زۆر باش بۆ شاری کەرکووک کراوە ڕێگە لە ماوەکانی ڕابردوودا کیزە و خزمەتگوزاریانە نەکرابێ هەر لە چاکردنی شەقامەکان بێ هەم لە پاکردنەوەی شارەکە خۆی بێت کەرکووک لەگەڵەوەی کە خۆی شارێکی جوانە بەڵام لەگەڵکردنی و خزمەتگوزاریانە بەبێ جیاوازی بۆ سەرجەم گەڕەک و شەقام و کۆڵانەکانی شاری کەرکووک زیاتر شاری کەرکووکی جوانتر کردووە. سانا ئەگەر دیقەت بین لە ماوەی ساڵێکە ئیدارەی نوێی پارێزگای کەرکووک چەندین پرۆژەی لە شاری کەرکووک و دەوروبەری شاری کەرکووک جێبەجێ کردووە بەبێ هیچ جیاوازیەک تەنانەت لە پلاندایە کە لە داهاتوودا پرۆژەی زیاتر و زیاتر بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی کەرکووک وەک باسم کرد بەبێ جیاوازی پێشکەش بکرێت ئەمە لە کاتێکدا بیرمان نەچێت ئیدارەکانی پێشووی پارێزگای کەرکووک سەرباریەوەی بودجەیەکی خەیاڵی زۆریان لەبەردەسابووە بەڵام پرۆژەیەکی ئەو توی خزمەتگوزاری لە شاری کەرکووک جێبەجێ نەکراوە بەڵام لە ئێستادا ئیدارەی نوێی پارێزگای کەرکووک بە پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ساڵێکدا وەک گوتم چەندین پرۆژەی خزمەتگوزاری لە ناوچە جیاوازەکانی کەرکووک پێشکەش کراوەسانە. بەڵێ جامە بۆ قسە و باسی زیاتر لەسەرم تەوەرە گرنگە دەچینە لای میوانەکەمان لە کەرکووک جیهان ئیبراهیم یاریدەری پارێزگای کەرکووک بۆ کاروباری خزمەتگوزاریەکان کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە. خاتو جیهان سڵاو لێبێ بەیانیت باش هیوادارم زۆر باش بیت. هەمومان درکمان بەوە کردووە کە چەندین خزمەتگوزاری پێشکەش بە شاری کەرکووک کراوە بەڵام بەڕێستان قسەمان بوو بکەن لەسەر ڕەوشی خزمەتگوزاریەکان بەگشتی لە شاری کەرکووک. سڵاو لە ئێوەی بەڕێز و لە بینەران بەیانیتان باش هەموو کاتێکتان باش و شاد و کامەران بێت. بێگومان ئەم ئیدارە نوێ لە سەرەتای دەست بەکاربوونیەوە لە پارێزگای کەرکووک بێگومان کە ئاگدارن ینی بارودۆخی کەرکووک چۆن بوو لە ساڵانی ڕابردووە خۆڵ و خاشاکێکی زۆر پیسایەکی زۆر بەناو شارات تێپەڕێت بەڕاستی دڵت ژانیە کرد ئەوەندە مەنزەرێک و دیمەنێکی زۆر ناشرین بوو. هەر لە سەرەتای دەست بەکاربوونەوە گرنگیەکی زۆر درایە پاک و خاوێنی ناو شارەکە و هەروەها زیادکردنی سەوزای لە ناو شاری کەرکووک وەکو ئاگدارن ڕاستەوخۆ دەستکرا بە پاکردنەوەی ناو شار. ئێستا جیاوازەیەکی زۆر هەیە لە پاک و خاوێنی شارەکەیە بێگومان جەنابیشتان ئەگەر بە شاری کەرکووکات تێپەڕەنیان بۆ هەر سەردانێک کات بێتنە ئێرە درکتان بەو جیاوازیە کردووە هیچ بەراوردێک نییە لەگەڵ ساڵی پار و پێش دەست بەکاربوونی ئەم ئیدارە نوێیە و ئێستایە. بەڵێ هەروەها ڕاستەوخۆ دەستکرا بە زیادکردنی ڕێژەی سەوزای لە ناو شاری کەرکووک لە هەموو شوێنەکانی ناو شارە بە دەوروبەری شارە بە ڕێژەیەکی زۆر و بەرچاو ئێستا جیاوازیەکی زۆر هەیە هاوڵاتیانیش درک بەوە ئەکەن و هەست بەو جیاوازیە ئەکەن لە نێوانی ئێستا و ڕابردووە. بەڵێ جیان خان باسی ڕێژەی سەوزاییت کرد هەروەها چەندین پرۆژەی تر بۆ چوونی هاوڵاتیان بە سەرجەم پێکاتەکانەوە چۆنە سەبارەت بۆی کە وەک لە پێشەچەکە باسم کرد ئەم ئیدارەی تازەی پارێزگای کەرکووک چەندین پرۆژەی جیاوازی پێشکەش کردووە ئەمە لە کاتێکدا کە لە ئیدارەکانی پێشوو سەرباری بودجەیەکی خەیاڵی کە بۆ شاری کەرکووک دانرابوو بەڵام بەداخەوە هیچ شتێکی ئەوتۆمان نەبینی بوو. بەڵێ جێگەی داخە بەڕاستی لە ئیدارەکانی پێشوودا بودجەیەکی خەیاڵی هەبوو لەگەڵ ئەوەشە خزمەتگوزێرەکان لە ئاستی پێویستانە بوون هەموو گەڕەکەکان نەقسی خزمەتگوزاریان هەبوو کەمی خزمەتگوزاریان هەبوو لە هەموو سەکتەرەکانە با بڵێن کە ئاوەڕۆ بێ کۆنکریتکردنی کۆڵانەکان بێت ڕێژەی سەوزایی وەکو پێویست نەبوو بە هیچ شێوەیەک و گرنگیەکی ئەو تۆشی پێنەدراوە بەڵام ئێستاوە ئێمە بێگومان بەرکەوتەمان هەیە لەگەڵ هەموو پێکاتەکانی ناو شاری کەرکووکە. ئێستا من دوێنێ لەگەڵ برادێکە لە قەومیەتی عەرەبی بوو بەڕاستی ئەتوانم بڵێم ئەویش وەکو ئێمە ڕازی بوو لەم ئیدارە نوێیە و باسی لە یعنی ئینجازاتی ئەم ئیدارەیە کرد لە هەموو بوارەکانە و زۆر پێیان باش بوو.
ئەتوانم بڵێم هەموو تیون و توێژەکانی ناو شاری کەرکووک ئێستا ڕازین و هەستیان بەو جیاوازیە کردووە و بەراوردکردنی ئێستا و ساڵانی ڕابردوو شتێکی جیاواز ئەبینن. ئەمە وەکو جەنابەت ئاماژەت پێدا لە کاتێکا کە ئێمە بە بوجەیەکی زۆر کەمەوە کە بە تایبەتی لە 2025 موازنەی عێراقیش مسادقە نەکرابوو، هیچ تەخسیساتێکی ئەوتۆ نەبوو، بەڵام پرۆژەی زۆر گرنگ هەیە، زۆر استراتیژیە ئێستا جێبەجێکرێ لە ناو سنتەری شاری کەرکووکە و هەروەها قەزا و ناحیەکانیشی پێوە، تەنانەت دیاتەکانی دەوروبەری کەرکووکیشی گردووەتەوە بەم بوجە کەمەوە. اینجا ئەگەر بێت و قانونی موازنە هەبێ، هەموو تەخسیساتەکان هەبێ، ئەو کاتە دڵنیا بن شتی باشتر و جوانتر ئەکرێ بۆ شاری کەرکووک. ئێستا چەندین پرۆژە لە باری جێبەجێکردندایە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتووشۆ ئزدیحاماتی ناو شاری کەرکووک نەمێنێت. ڕێگویستم باسی و کۆمپرسیارەوە لێ بکەم ئەو پرۆژانی کە لە بابەتی هاتووچۆتە بۆ نمونە ئەو ئەندەرپاسانی کە دروست دەکرێت یاخود ئەو پردانی کە کۆن بوون و ئێستانیۆ دەکرێتەوە، تا چەند ئەم پرۆژانە کە چۆتە بواری جێبەجێکردنەوە تا چەند هاوڵاتیان لێ ڕازین، تا چەند گیر و گرفت و یاخود ڕووداوەکانی هاتووچۆی لە شارەکە کەم کردوێتەوە؟ بەڵێ تەوان چەندین ئێستا ئەندەرپاس و ئۆڤەرپاسیشمان هەیە لە بواری جێبەجێکردنە، هەندێکی نسبەی ئینجازیشی لە 50 زیاترە. بۆ نمونە ئەندەرپاس و ئۆڤەرپاسی لای گەراجی بەغداد کە لەوێ ڕۆژانە ئەزدیحاماتێکی زۆر هەبوو، هاوڵاتیان بەدەست ئەو بابەتەوە ئەیان ناڵاند و ڕووداوی هاتووشۆی زۆر لێبوو، بەڵام بە تەواوبوونی ئەو پرۆژەیە ئەو ڕووداوانە نامێنێ و هەروەها ئەو ئەزدیحاماتەش نامێنێ. هەروەها لە گەڕێکی ڕەحیماوە لە فلکەی ئیخوان ئەندەرپاسێک و ئۆڤەرپاسێک جێبەجێ کرێەوە، شەو و ڕۆژ کاری تیا کرێ، پێم وایە لە پێش کاتی خۆشیە تەواو ئەبێت. هەروەها لە نزیکی ناحیەی تازە کە کێشەی ئزدیحاماتی مروریان هەبوویان ڕووداوی هاتووچۆ زوو ڕۆیەدا بە تایبەتی لە ناحیەی تازەوە کە ئاهاتنە سەر جادەی سەرەکی بەغداد کەرکووک. ئێستا لەوێش ئۆڤەرپاسێک جێبەجێ کردێەوە، نسبەیەک زۆر باش ئیشەکە ڕۆیشتووە لە گورگەچاڵ بە هەمان شێوە، گورگەچاڵ و سێکانیان، هەروەها لە ناحیەی پردێ ئۆڤەرپاسێکە کرێ بۆ ناحیەکە و کە دێنە سەرجادەی هەولێر کەرکووک، ئەویش بە بەردەوام ڕووداوی هاتووشۆ ڕووی ئەدا لەو شوێنە. ئێستا ئۆڤەرپاسێکە کرێ بۆ ئەوەی ئەو ڕووداوانە بنبڕ بکرێت. هەروەها ڕێگەی کەرکووک سلێمانی نوێژە نەکرێتەوە، وابزانم لە ساڵەکانی هەفتە ئەو جادەیە جێبەجێ کراوە و وەکو پێویست نوێژە نەکراوەتەوە. ئێستا پانیش ئەکرێتەوە لە 7 مەترەوە بۆ 12 مەتر هەر سایدی و زۆر بە شێوازێکی باشیش ڕۆیشتووە و قەرەنجیریشی ڕەتداوە لە کەرکووکەوە تاوەکو بان مەقان، ئەویش پرۆژەیەکی استراتیژیە و چەندین پرۆژەی تریشمان هەیە. لە بیرمانە چێ کۆنکەریتی زۆربەی لە گەڕەکەکانی دەوروبەری کەرکووک بە تایبەتی گەڕەکە تازەکان کە لە ڕابردووە پشتگوێ خراببوون و بە هیچ شێوەیە کەس ئاوەڕی لێیان نەئەدایەوە بە پشتیوانی ئەم ئیدارە نوێیە و بە پشتیوانی و شەونخۆنی زۆر بەڕێز کاک ڕێبوار کە بە بەردەوام جەخت لەسەرەوە کاکە خزمەتگوزاری بگاتە هەموو کۆڵانەکانی کەرکووک و هەموو گەڕەکەکانی قەزا و ناحیەکانیشی پێوە، دیاتەکانیشی پێوە بە بەردەوام خۆشی سەردانی ئەو شوێنانەی کردووە. دیاتەکانی دەوروبەری کەرکووک هەمووی سەردانی کردوون، خۆی و ئەندامانی ئەنجومەن و ئەو کادرەی کە لەم ئیدارە نوێیە کارەکەن. بەڵێ جا ئێمە دواتر ئەگە دەرفەتە بێت گفتوگۆی زیاتر سەبارەت بە پرۆژەکانی ڕێگاوبان لە ناو کەرکووک و دەرەوەی کەرکووک ژیرەخەین. گیان خان، دروستکردنی تۆڕی ئاوەڕۆیچێکە لە پرۆژە خزمەتگوزاریە ناوازەکان لە شاری کەرکووک، ئەگەر بکرێت وردەکاری زیاترمان لەو بارەوە پێ بڵێیت. بەڵێ بێگومان شاری کەرکووک ئەتوانین بڵێن نسبەیەکی زۆر باش تۆڕی ئاوەڕۆ، بەڵام ئاوەڕۆی باران ئاوەڕۆی قورس تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە، چونکە ئەو پرۆژەیەکی زۆر گەورەیە، کۆی گشتی تێشۆکەی تقریباً 2 تریلیۆنە. ئەوە پرۆژەیەکی مرکزیە ئیشی لەسەرەکرێت. ئێستا هەموو تەسامی مشتەکانی تەواو بووە،
ئەگەر لە وەزارەتی مالیە و پلاندانانەوە بودجەکەی بۆ تەرخان بکرێت لە ساڵانی داهاتووشە ئەوە دەست بەکارە بین و پرۆژەی معالەجەی ئاوەڕۆکەش لە 80% تێپەڕانەوە نسبەی ئینجازی لەوانەیە بەم زوانە تەواو بێت ئیتر بەردەوامە بین بە مەراحل ئەویش تۆڕی سەرەکیەکان دەست پێەکەین بێگومان پرۆژەی ئاوەڕۆ و معالەجەکردنی یەکەم جا پرۆژە سەرەکیەکە دروستە کرێ و دوای لەوێەوە دەست پێەکەی هێڵە ڕئیسیەکانی بەرەو ناو شار دەست پێەکە جێبەجێکردنی لە ساڵانی داهاتووە ئەویش پشت بەخوا جێبەجێ ئەکرێت و پرۆژەیەکی زۆر زۆر گرنگە پەیوەندی بە بارودۆخی کەش و هەوا و کەم ئاویشەوە هەیە ئەتوانین ئێمە لە داهاتووە سوود لەو ئاوەش ببینین چ بۆ کشت و کاڵ بێ و تەنانەت لەوانەشە بۆ ئاوی خواردنەوەش لە داهاتوە سوودی لێ ببینرێت. باشە خات و جیان گەر بمانێ هەڵسەنگاندن بۆ وڵاتێک یاخود بۆ شارێک بۆ شوێنێک بکەین ڕاستە و خۆ چاومان دەچێتە سەرەوەی کە بزانین ئایا کەرتی پەروەردە لەو شوێنەدا تا چەند گرنگی پێدراوە. ئیدارەی خۆجی ئێستای کەرکووک گرنگێکی زۆر بە کەرتی پەروەردە دەدات بۆ مەبەستەش 12 خوێندنگەی نێودەوڵەتی لە کەرکووک داکراوەوە هەروە خوێندنگە کۆنانەشی کە کۆن بوون نوێ کراونەتەوە. ئەمە تا چەند بۆتە هۆی بوژانەوەی شارەکە ئەمە تا چەند بۆتە هۆی ئەوەی کە کەرتی پەروەردە لە کەرکووک زیاتر گرنگی پێ بدرێ ئەم کارانێکی ئێستا ئیدارەی خۆجی کەرکووک کردوێتی لە پێشتردا ئەمە کراوە بۆ کەرکووک. بێگومانەوەکو جەنابەت ئاماژەت پێدا هەر لە سەرەتای دەست بە کاربوونی ئەم ئیدارە نوێیەوە یەکێ لەو کەرتانەی کە گرنگیەکی زۆری پێدرا کەرتی پەروەردە بوو. هەر پار لە مانگی 11 مەکتەبی نێودەوڵەتی بە مەعیاری نێودەوڵەتی کرایەوە خواستێکی زۆر زۆری لەسەر بوو ئەم ساڵ دوو خوێندنگەی تریش کرایەوە کە کۆی گشتی ئێستا 14 خوێندنگەیەکەوە لەسەر بوجەی پارێزگای کەرکووک کولفەکەی بۆ دابی نەکرێ و خوازێکی زۆر زۆری لەسرە هاوڵاتیان زۆر دڵخۆشن بەم بابەتە و چەندین خوێندنگەی تر نۆژەن کراوەتەوە و گرنگیەکی زۆر زۆری پێدراوە لە ساڵانی داهاتووشا کە موازنەیەکی باشە بێ بێگومان کاری باشتر و جوانتریش ئەکرێ لەو بوارەیە. بەڵێ خاتو گیان هاوکارم سانە باسی کەرتی پەروەردەی کرد بەڵام دوو کەرتی کەشەیە کە زۆر گرنگن بیرمان نەچێت کەرتی تەندروستی و کەرتی کشت و کاڵە وەک لە سەرەتاوە باسمان کرد ئیدارەی نوێی پارێزگای کەرکووک لە ماوەی ساڵێکدا سەرباری پرۆژە خزمەت گوزاریەکان بەڵام فۆکەسی یانتیشی خسۆتە سەر کەرتی کشت و کاڵ و تەندروستیش لەو بارەیەوە چی کراوە بۆ پارێزگای کەرکووک یاخود ناحیە و قەزاکانی دەوروبەری پارێزگای کەرکووک ئەو دوو کەرتە بە دیاری کراوی. بەڵێ لە ڕاستیان من نەتوانم پێت بڵێم ئێمە هیچ کەرتێک پشتگوێ نەخراوە لەسەر حیساب کەرتێکی تر کەرتی تەندروستیش بە هەمان شێوە گرنگی پێدراوە ئێمە لە هەفتەی ڕابردووە بەردی بناغەی پرۆژەی طب العەدلیمان دانا لە تەنیشتی نەخۆشخانەی 400 سەریری کە ئێستا ئەویش نسبەی ئینجازی جامریش مەبەستم ئەو بوو باسی پرۆژێ بکەیت جیان خان. بەڵێ فەرموو. بەڵێ چەندین ساڵە لە شاری کەرکووکە لە ناو نەخۆشخانەی ئازادی یەک دایرەی بەڵێن طب العەدلی هەیە کە زەخمێکی زۆر زۆری لەسرە تەنها شوێنە و ئێستا کەرکووکی زۆر زۆر بەرفراوان بووە پێشتر لەوانەیە مەطعەم سەمەد لە ناو شاری کەرکووکە با بڵێن کۆتایی شاری کەرکووک بووە بەڵام ئێستا شاری کەرکووک وا خەریکە لەگەڵ ناحەی تازە شاتێکەڵە بێت زۆر بەرفراوان بووە بۆیە زۆر زۆر بە زەرورمانزانی کە طب العەدلیەکی تر لە خوارووی کەرکووک بکرێتەوە بۆ ئاجای دڵخۆشیە لە هەفتەی ڕابردووە جەنابی پارێزگار بەردی بناغی ئەو پرۆژەیەشی دانا و لەم زوانەیە دەست بەکارە بن بۆ ئەوەی بە زووترین کات جێبەجێ بکرێت و بکەوێتە باری ئەوەی کەوا هاوڵاتیان سوودی لێ ببینین و ئەو زەخمەی کە ئێستا لەسەر نەخۆشخانەی ئازادیە هەر نەبێ لە 150 من دڵنیام کەمیەکاتەوە و چەندین پرۆژەی تریشەیە ئێستا کە جێبەجێکرێ وەکو ئاماژەمدا پرۆژەی نەخۆشخانەی 400 سەریریە و نوێژەنکردنەوە و بەشی نیسائیە و
مناڵانیش ینی ژنان و مناڵان لە نەخۆشخانەی حەی نەسر ئەکەوێتە خواروی کەرکووک. خات و گیان تاواکردنی ئەم خەستخانەی 400 قەرەوێڵێ تا چەند قەرەباڵخی و لۆت کەم دەکاتەوە لەسەر نەخۆشخانەی کەرکووک. چکۆک دەزانین کەرکووک شارێکە ڕەنگە لە ناوچەکانی تری دەوروبەریشەوە سەردانی بکەن بۆ بنکە تەندروستیەکانی کەرکووک. تا چەند تاواکردنی ئەم نەخۆشخانەیە کە لە 2011 بەردی بناغی بۆ دانرا بوو، بەڵام هیچ بابەتێکی خزمەتگوزاری تەندروستی بۆ نەڕۆشتبوو، بەڵام لەسەر هەوڵی پارێزگاری کەرکووکە تەواوکرا. تا چەند بۆتە هۆی ئەوەی کە قەرەباڵخی لەسەر نەخۆشخانەکانی تری کەرکووک کەم کاتەوە؟ بێگومان بە تەواوبوونی ئەم نەخۆشخانەیە قەڵەباڵغەیەکی زۆر لەسەر نەخۆشخانەی ئێسێمە ئەو نەخۆشخانەی کە هەیە نەخۆشخانەی ئازادیە و نەخۆشخانەی کەرکووکی گشتیە. ئەوش نەخۆشخانەیەکی زۆر کۆنا، بینایەکەی وابزانین ساڵی 50کان و 40کانە، ناتوانێت ئەو هەموو نەخۆشانە ئستیعاب بکات لە قەزاوناحیەکانەوە و کەرکووک کە ئەوەندە بەرفراوان بۆ. بێگومان من دڵنیام لە 150 زیاتر بە تەواوبوونی ئەو نەخۆشخانەیە لۆت لەسەر نەخۆشخانەکانی ناوشاری کەرکووک لە ئاباد بە تایبەتی کەوتۆتە خواری کەرکووکی شەوتوانین بڵێن ئەو قەزاوناحیانەی کە لە خواروی کەرکووکن ئەتوانن هەمویان ڕوو لەو نەخۆشخانەیە بکەن لە جاتی ئەوەی کە بێنە ناوشارەوە. نەک بەس لۆت لەسەر نەخۆشخانە لە ئابا ئەتوانین بڵێن کاریگەری لەسەر کردی هات و چۆش ئەبێ، چونکە تۆ ئەو هەموو نەخۆشانە کە ڕوو لە نەخۆشخانەی ئازادیەکەن بە ناو شارە تێپەڕن، کاتێک کە ئەڕۆنە ئەو نەخۆشخانەیە کە کەوتۆتە خواروی کەرکووکەوە، ئەو کاتە لۆدێکی زۆر لەسەر کردی هات و چۆش کەمە کاتەوە، ئەتوانین بڵێن ڕووداوەکانی هات و چۆش لە هەمان کاتە کەمە بێتەوە. جیان خان، ئێمە جا کرد بە کرد سێکتەر بە سێکتەر لەگەڵ تاڕین با بینە سەر کارەبا. ئەوەندەی من بزانم ئەوەندەی زانیاریمانە بێت لە ماوەی ڕابردوودا 400 بۆ 450 حاولی کارەبا لە گەڕەکە جیاوازەکانی شاری کەرکووک بێت جیاوازی دانراوە. ئەمە جگەلەوەی هەڵمەتی زیادەڕۆیی لە سەتۆڕی کارەبا دەستی پێ کردووە. بزانین ئەم هەڵمەتە گەشتووە بەکوێ ئاماجەکانی خۆی بە تەواوی پێکاوە؟ بەڵام من وڵی لە بیرم چوداوی لێبوردنەکەم کردی کشت و کاڵیشمان باس نەکرد، دواترەگەڕێنەوەش گرنگیەکی زۆری ئەگەر حەزەکەی باسی ئەوەش بکەین و دوای بچینە سەر کردی کارەبا. بۆنە لە کشت و کاڵیشا بەڵێ گرنگیەکی زۆری پێ دراوە. جەنابی پارێزگار تاوان لە ژنەیەکی پێکهێنابوو لە کاتی وەرگرتنی بەرهەمە کشت و کاڵێکانە کەوتە ناو جەژنیشەوە، بەڵام ئەو لەژنەیە بە بەردەوامی کاریان کرد تاوەکو دانەوێڵەی هاوڵاتیان وەرگرن، ئەوانەی کە لە ڕابردووە وەرنە ئەگیران هاوڵاتیان ناچار بوون لە بازاڕەکانە بیفرۆشنەوە بە نرخێکی کەم، هەمووی لێیان وەرگیراوە بە سعری حکومی. ئەوە شەوە ئاگەنێ کە گرنگیەکی زۆر بە کەرتی کشت و کاڵ دراوە لەم ئیدارە نوێیە. دوای بینە سەر بابەتی کەرتی کارەبا، بێگومانێکێ لەو کەرتانەی کە جەنابی پارێزگار زۆر گرنگی پێدا بوو ئەوش کەرتی کارەبا بوو، چونکە لە پێشووتریشا جەنابی هەر لەسەر ئەم کەرتە کاری کردبووە، زۆر هەستی بە کێشە و گرفتەکانی هاوڵاتیانە کرد کە چۆن پێویستیان بە محاویلەیەک ئەبوو زۆر بە زەحمەت دەستیانەکەوت. من لە بیرمە پار ئەم کاتە ئەو زیاد لە پێویست باسی ئەم بابەتەیە کرد و گرنگی پێدا و کۆبوونەوەی زۆر بەردەوام لەگەڵ بەڕێوەبەری کارەبا و کەرتەکانی کارەبایە کە ئەبێ لە زستانە هیچ کێشە و گرفتێک نەبێ. وەکو ئاماژەتدا زیاتر لە 400-450 محاویلە لە هەموو گەڕەکە جیاوازەکانی شاری کەرکووکا دانرا بۆ ئەوەی کێشەی کارەبا بڕین و بەهۆی محاویلە نەبوونەوە یان ئەو محاویلانەی کە هەیە وەکو پێویست نییە ئەو لۆدە تەحمل ناکا کە لەسەرێتی بە تایبەتی گەڕەکە تازەکانی دەوروبەری شاری کەرکووک وەکو شۆراوە، پەنجەعەلیە، سەیادەیە، حەیبەدرە، گەڕێکی کوردستانە، ئەمانە هەمووی بەدەست کێشەی کەمی محاویلەوە ئەناڵان، بەڵام بە خۆشحاڵیەوە ئەو کێشەش ئەتوانم بڵێم چارەسەر کرا و چەندین پرۆژەش هەیە لەو بوارەیە کە ئێستا کاری لەسەرەکرێ، چ
دانانی محاولة يعني بلين محطاتي متنقلة بيبو أو شوناني كاختناقاتيان هي كيشيان هي وهروها لكرتي برهم هيناني شاگرنگيكي زور من بوبا بتداوى لداهاتوا دڵنیان پروژي زور باشمانە بێ بۆ ئەوەی کە کارەبا بەرهەم بهێنین چ لە ڕێگەی پاشەڕۆکانەوە بێ با بڵێن نیفایاتەوە بێ ئێستا بەرهەمهێنەرێکەیە تقریبا ئەتوانین گەیشتۆتە مەراحلی کۆتایی کە ڕێکەوین لەگەڵە هەرچی نیفایاتی شاری کەرکووک هەیە بیسووتێنێ و کارەبای لێ بەرهەم ببێنێ و هەروەها لە این تاقە شەمسیە بە هەمان شێوە گرنگیەکی زۆرمان پێداوە بەرهەمهێنەر بێت و ئاسانکاریان بۆ بکەین بۆ ئەوەی کارەبا بەرهەم بهێنن و ببێتەوەی کە کارەبای شاری کەرکووک زیاد بکات بێگومان بۆ نەک بەس بۆ کەرکووک بۆ پارێزگاکانی تریش سوودیە بێت. باشە خاتو گیان ئەم هەموو پرۆژێ لە کەرکووک تا دەکرێت وەکو بەڕێز داماشت پێدا لە کەرتی کارەبا کە بێگومان ئەمە بێتە هۆی ئەوەی کە هاوڵاتیان سوودی لێ بین و چەندین ئامێری کارەبایی بەکاردێنن هەروە تاقە شەمسی هەروە ئەگەر گرنگی بە کەرتێکی پەروەردە بۆ جۆرە دەرێ بێگومان چەندین ئامێری تر کاری تێتەکات یعنی دەبێت پرسیاری ئەوە بکەم ئەم هەموو کارە دەکرێت لە کەرکووک بێگومان کاریگەری لەسەر ژینگەش هەیە لەسەر ڕێژەی سەوزایی چ پرۆژەیەکتان هەیە بڕیار وایە پارکی سەرۆک مامجەلال لە کەرکووک دروست بکرێت کێ ئەمە جێشێتە بواری جێبەجێکردنەوە یاخود ئەگەر دروست کراوە کارەکانی بەکوێ گەشتووە وردەکاریەکانی ناو پارکەکە چین ئەم پارکە تا چەند دەتوانێت ئەم هەموو پرۆژێ و پاڵاوگێ لە کەرکووکدا هەیە تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە شاری کەرکووک لە پیسبوون بپارێزێ وەک دەزانین کە یەکێک لە ڕێگایانەی کە بەکار دەهێنرێ بۆ ئەوەی کە کەش و هاوا پاک بکرێت یاخود ئەو شارە بپارێزرێت لەو ئامێرانی لەو شارەدا یاخود ئەو قەرە باڵخی لۆدەی لەو شارەدا هەیە ڕێژەی سەوزاییە باسێکمان لە پرۆژە خزمەتگوزاری و سەوزاییەکان بۆ بکە لە کەرکووک هەروەها باسێکمان لەو پارکی سەرۆک مامجەلال بۆ بکرێت کە دروست دەکرێت لە شاری کەرکووک. بەڵێ پارکی مامجەلال یەکێ لەو پارکانەیە کە گرنگیەکی زۆری پێدراوە و بەشێکی زۆریشی تەواو بووە لە هەفتەی ڕابردووە ئێمە سیتارمان لەسەر پەیکەری خوالێ خۆش بوو مامجەلال لابرد بە ئامادەبوونی خات و شاناز ئەحمەد و هەموو بەرپرسانی شاری کەرکووک بەشێکی زۆری تەواو بووە و بە شەکەی تریش کارتیای بەردەوامە چونکە ئەلەوێ 100 دۆنەم ئەکرێتە با بڵێن مەساحاتی سەوزایی بەشێکی پارکەکەی مامجەلالەوە بەشێکی شانۆیەکی ڕۆمانی تیا دروستەکرێت کارەکان ئێستا بەردەوامن و بەشەکەی تریش وەکو پارکێکی سەوزایی دروستەکرێت مەساحەکەی لە ئێستاە 100 دۆنەمە کارەکە تیای بەردەوامە شەو ڕۆژتیای کارەکرێ و بەشێکی زۆری تاوا بۆ بێگومان سەوزایی و دارچاندن کاتی ئەوێ تاوەکو بەرهەمەکەی وەکو پێویست ببینین من ئەڵێم ساڵێکی تر ئێمە بەرهەمی ئەو کارانە بە جوانی ئەبینین کە جێبەجێ ئەکرێ و تەواو ئەبێت هەروەها غابەیەکی ئەقلیمیشمان هەیە ئەوش حالیان بە مەساحەتی 100 دۆنەمە 100 دۆنەمەکە تقریبا تەواو بووە ئێستا ئیش لەسەر ئەوە کەین 200 دۆنەمی تریش بچێتە بواری جێبەجێکردنەوە زۆر بەڕێز کاگڕێبوار خۆی پێرێشەوە بوو بەخوا پەیوەندی کرد وتی بزان تەندەر و ئەو بابەتە گەیشتۆتە چی ئێستا ئیشی لەسەرەکەین ئەمڕۆ ئەگەر پشوو نەبوایە ئەو تەندەرش تەواو ئەبوو و لە دوای هەڵبژاردن ئەو شەکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەمە وەکو غابەیەکی ئەقلیمی لە سەروی شاری کەرکووک نزیک بەنداوی خاسە چای بێگومان جگە لەو جەزرە وەسەتیانەی کە بە بەردەوام ئێمە داری تیا ئەچێنین جەزرە وەسەتیەکانی جادەی بازنەیی کەرکووکە هەروەها ناوشاری کەرکووک ئەو شوێنانەی کە کەم بێ ڕێگەی هەولێر کەرکووکە ئیشی تیا ئەکرێت و ئێستا هەر بەڵێندەرێک پرۆژەیەک وەرگێ لە ملیارێک زیاتر بێ ئەبێ 1000 داربێنێ بەلای کەمەوە لە 10 ملیۆن کەمتر نەبێت 1000 داربێنێ یان با بڵێن متەتەڵەباتی ئیدامە و ئاودانی ئەو دارانە جێبەجێ بکە و هەروەها لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانیشە تەنسیقێکی زۆر باشمان هەیە
ئێستا حاڵی حاضر یەکێ لەو کۆمپانیانە لە ڕێی هەولێر کەرکووک کار دەکەن سەری ئەو گردەی کە هەیە نزیک مەطعم عەبدوڵڵا ئەوە خستومانتە سەر ئەستۆی ئەوان کەوا ئەبێ هەمووی بکەنە سەوزای و داری تیا بچێنن هەروەها لە گورگە ساڵەوە تاوەکو ئەگاتە عەرەفە ئێستا کاری تیاکەن ئەتوانین بڵێن بە مەسافەی زیاتر لە 3 کیلۆمەتر و پانایی 50 متر بۆ ناوە بۆ ناو کۆمپانیاکە کە هەمووی بکرێتە سەوزایی و داری تیا بچێنرێ بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی زیاد بێ و ببێتە هۆی ئەکە کەش و هەوا و هەوای کەرکووک پاک بکاتەوە لەو کۆمپانیا نەوتیانەی کە هەیە لەو دوو کەڵانەی کە هەیە لە ڕێگەی ئەو کۆمپانیانەوە هەوای کەرکووکی پیس کردووە ئەمە ئێمە بە ماوەی ساڵێت ئەم هەموو کارەمان کردو بەردەوامی پشت بەخوا لە ساڵانی داهاتووە شتی باشتریش ئەبێت و لە بوارەکانی تریشە ئێمە کارمان زۆرە نەک بەسەر سەوزای تاوان سەوزایەکە بەس ناو شاری کەرکووکیش ناگرێتەوە بۆ زانیاری تەنانەت لە قەزا و ناحیەکان و دیهاتەکانیش ئێمە 20,000 دار لە ماوەی ئەم مانگی ڕابردووە لە مانگی تقریبن 15 دەوە کەوا تۆزێ پلەی گەرما دابەزی تاوەکو دارەکان نەفەوتێن دەستمان کرد بە دارشاندن تا ئێستا زیاتر لە 20,000 دارمان شاندووە بە قەزا و ناحیەکان و دیاتەکان و کەرکووک ئەمەی کە بەس لەسەر ئیدارەی کەرکووک جگە لەوەی کە کەسانی خۆبەخش هەیە جگە لەوەی کە کۆمپانیا نەوتیەکان هێنایەنە من باسی ئەوانش ناکەم بەڕاستی تا ئێستا و داتایشان تەوایان نەکرۆتاوە بچێتە ناو قاعیدەی بەیاناتی ئێمەشەوە. بەڵێ جیان خان ماشەڵا پرۆژەکان ئەوەنە زۆرە ئێمە بە باش هێزین لە داهاتوێکی نزیکدا پرۆگرامێکی تر لەگەڵا ئەنجام بەئینسانە تۆڵێکی بەڵێ بێگومان بابەتەکان زۆر و خزمەت گوزارەکان بەدڵنیایی بەڵێ جیان خان باسی کەش و هەوا با بکەین پێشتر باسی ئەوەت کرد کە ڕێژەی سەوزایی لە کەرکووک زۆرە ئەی ڕێکارەکانی تایبەت بە پیسبوونی ژینگە یاخود کەش و هەوا لە کەرکووک چۆتە چه ئاستێک لایەن لە چ قۆناغێکدایە لە ئێستادا؟ بەڵێ بابەتی کەش و هەوا بێگومان بابەتێکی زۆر گرنگە ئەتوانی بڵێن بابەتێکی نێودەوڵەتی و ئەقلیمی و عێراقیشی پێوە و زۆر شت لە خۆی ئەگرێ بابەتی کەش و هەوا پیسبوونی ژینگەیە کەمبوونی ئاوە تەسەحوڕە کەمی بارانە ئەمانە هەمووی کاریگەری کەش و هەوایە کەرکووکیش بێگومان یەکێکە لەو شارانەی کە زۆر کاریگەری کەش و هەوایی لەسرە و بە تایبەتی شارێکی نەوتیشە چەندین کۆمپانیا و چەندین بیری نەوتیتیایە کە ئەو غازەی کە ئەسووتێ بۆتە هۆی ئەوەی کەوا ژینگە پیس بکە بەڵام پشت بەخوا هاوڵاتیانی ژیانمەرجتان چێ بۆ ئەو کۆمپانیانی کێنە شاری کەرکووک کار دەکەن بۆ ئەوەی بتوان کاریگەری نێگەتیڤ یاخود نەرێنیان نەبێت لەسەر شارەکە هیچ مەرجێکتان بۆتان بەڵێ بەتایبەت لەسەر کەشووە هیچ مەرجێکتان بۆ داناون؟ بێگومان یەکێ لەو مەرجانە ئەوەیە کە ئەبێت دەوروبەری ئەو کۆمپانیای خۆی هەمووی بکاتە سەوزایی و داری سەوزایی و ئەو دارانەی کەوا ئەتوانێت ئەو دوو کەڵە زیاتر هەڵمژەیان ئەو خۆڵ و تۆز و شتانە هەڵمژێ بۆ ئەوەی کاریگەری لەسەر ژینگەی کەرکووک کەم بکاتەوە وەکو باسیشم کرد ئێستا دەست بەکار بوونە ئەو کۆمپانیایە دەوروبەری کۆمپانیەکەی خۆیان سەوزەکەن و بێ هاوکار بن لە زیادکردنی سەوزایی ناوشاری کەرکووکە کۆمپانیەکان بێگومان ئەو دارە و ئەو سەوزای کە ئەیچێنن هەر خۆشیان ئەبێ خزمەتی بکەن و ئاوی بدەن و بەڕێوەی بەرن لەسەر ئەستۆی ئەوان ئەبێت. بەڵێ جیان خان مەبەستمە باسی بابەتێکی تر بکەین کە ئەویش زۆر گرنگە دامەزراندن لە شاری کەرکووک ئاگامان لێیە یاخود زانیاریمان هەیە لە ماوەی ڕابردوودا بە هەوڵی پارێزگاری کەرکووک زیاتر لە 1000 کارمەند کە پێشتر وەک گرێبەست کاریانە کرد لە کۆمپانیای نەوتی باکوور کران بە هەمیشەی ئەمە جگەلەوەی زیاتر لە 7,000 کارمەندی تریش بە شێوەی گرێبەست دامەزراون. پرسیارەکان بە دیاریکراوی ئەوەیە بۆ داهاتوو هەوڵەکان هەر بەردەوام من بۆ ئەوەی پرۆسەی دامەزراندن لە شاری کەرکووک بەردەوام بێت؟ بێگومان بەردەوامە بێەوە هەوڵی زیاتریش دەین ئێمە لەسەر ئەو بابەتە ئێستا ئێمە لە ماوەی ڕابردووە مانگێکی پێش ئێستا لینکێک کرایەوە کە 7,300 شتێکە ژمارەکە بە دەقیقی ئێستا
لە بیرم نییە بەڕاستی ئەو 7,000 ئەگەر دامەزرێن لە ماوەی داهاتوە بێگومانەوە ئەلکترۆنی بوو فەرزەکرێت ئەلکترۆنیەن بە پێی خاڵەکان و بە پێی استحقاقی ئەو کەسە شەهیدی هەیە ئەنفالی هەیە تەبەن ئەمانە هەمووی خاڵن و شەهادەکەی دەرەجەکەی معدەلەکەی ئەمانە هەمووی خاڵن بۆ ئەو کەسانی کە تەقدیمیان کردووە لە دوای هەڵبژاردن ئینشاءالله ئەوەش یەکلا ئەکرێتەوە ئەوە 7,000 و بەردەوامە بین لە ساڵانی داهاتووشە ژمارەی زیاتر بتوانین دامەزرێن چ لە کۆمپانیای نەوت بێوە چ لەو کۆمپانیانە بێکەوە بەرهەمهێنەرەکانی ناو شاری کەرکووک بێگومان شەریکەی BP ئەگەر کە دەست بەکار بوو ئەویش کۆمەڵێک کارمەند لە خۆی ئەگرێ و ئەو شەریکانەی کە ئەکرێنەوە بۆ نمونە کە باسی ئەوم کرد کۆمپانیایەک بێنی فایات بکاتەوە بە کارەبا ئەمانە خۆی لە خۆیان هەمووی هەلی کارە بۆ هەوڵاتیانی شاری کەرکووک باشە باست لە هەلی کار کرد خاتو ژیان لە ماوەکانی ڕابردوودا بەردی بناخەی دروستکردنی کارگەی دروستکردنی ئۆتۆمبیل لە کەرکووک دانرا ئەم بەرەوە پێشچوونە تا چەند کاریگەری هەبوو لەسەر کەرتی بازرگانی پیشەسازی هەروە هەلی کار و دەستی کار لە نێو شاری کەرکووکدا تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەم بابەتانە بێگومان کاریگەریەکی زۆری ئەبێ بە تەوابوونی ئەو پرۆژەی کارگەی دروستکردنی سیارە کە لە ماوەی ڕابردووە بەردی بناغەماندانە پێویستی بە ساڵێ زیاترە تاوەکو وەکو پرۆژەکە تەواو بێت یعنی با بڵێن کارگەکە دروست بکرێت ئەمە هەر لە کاتی دەست بەکاربوونیەوە خۆی لە خۆیان پێویستی بە کارمەندە پێویستی بە کرێکارە پێویستی بە حرەسە پێویستی بە هەموو شوێن و توێژەکانە بۆ ئەوەی ئەو کارگەیە دروست بکرێ و دوای ئەوەش بەلای کەمەوە نزیکەی 5,000 کارمەندی پێویستە تاوەکو ئەو کارگەیە ئیش بکە ئێمە لێرە 5,000 لەوێ 1,000 لەوێ 7,000 تر ئەمە خۆی لە خۆیان کاریگەریەکی زۆرە بێ بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ هاوڵاتیانی شاری کەرکووک بتوانین بڵێن لەوانەی دەوروبەریش لە هەنێ بوارە لەوانەیە پێویست بکە لە شوێنەکانی تریشەوە کارمەند بهێنن ئەمە لەسەر ئاستی عێراقیش بەڕاستی کاردانەوەی خۆی ئەبێت جگە لەوەی کەوە ئەمە کارگەیەک لە ناو شاری کەرکووکە دروست بکرێ و سیارە بە بەرهەم بهێنێ ئەمە خۆی لە خۆیان شتێکی کەم نییە و ناودانەوەیەکی زۆرە لە سەر کەرتی پیشەسازی و کەرتی ئەوەی کە هەلی کار بۆ هاوڵاتیان بڕەخسێنێ و سیارەیەکیش لە شاری کەرکووکە دروست بکرێ ئەوە خۆی لە خۆیەکە ئینجازێکی زۆر گەورەیە بەڕاستی. بەڵێ جیان خان بیرۆکەی ئەو کارگەیە چۆن بوو کە بۆمان باس بێت بەڵێ بەڵێ بێگومان ئەم بیرۆکەیە وابزانم هاوڵاتیە گەنجێکی شاری کەرکووکە کە بیرۆکەکەی هێنا و ئیدارەی پارێزگای کەرکووکیش پاڵپشتیان کرد و ئاسانکاریان بۆی کرد بۆ شوێنەکەی بۆ دابین بکەن ئەوەی کە من بیستم لەو برادەرەوتی زۆر هەوڵیان داوە ئەو کارگەیە لە بەغا دروست بکرێنەوەکو لە کەرکووک بەڵام موسڕ بوونە لەسەر ئەوەی کە لە شاری کەرکووکا بکرێت زۆر جاریش زۆر بەڕێز کاگڕێبوار ئەڵێ ئێمە کەرکووکین تۆ کە کەرکووکی بوویت بێگومان زیاتر دڵ بە شارەکەی خۆتە سووتێەوە زیاتر هەوڵی بۆ ئەدەی کە بە پێشەوەی بەری ئێمەش ئێستا ئەمانەی کە هەن لەم ئیدارەیە هەمووی کەرکووکیە بۆیە هەمووی هەوڵەدا بە هەموو توانایەکیەوە کە کەرکووک بەرەو پێشەوە بەرێت. بەڵێ جیان خان بابەتیشکەیە با بیرمان نەچێت لە ماوەی ڕابردوودا بە هەوڵی پارێزگاری کەرکووک 12 خوێندنگەی نێودەوڵەتی دروستکراوە لە ناوچە جیاوازەکانی کەرکووک ئەمە جگەلەوەی بەدەیان خوێندەکەی تریش نۆژەن کراوەتەوە پلان بۆ داهاتوو چییە؟ سەبارەت بە دروستکردنی خوێندنگەی نوێ یاخۆت پرۆژەی نۆژەنکردنەوەی خوێندنگەکان لە داهاتوودا بەردەوامە بێت؟ بێگومان پلانمان زۆرە بۆ دروستکردنی قوتابخانەی نوێ لە ناو شاری کەرکووکە چونکە زۆر بەرفراوان بۆەوە هەندێک خوێندنگەش هەیە تاوەکو ئێستا 3 دەوامی تیا ئەکرێ بۆیە زۆر گرنگیمان بەو بابەتە داوە و پلانی زۆر باشمان داناوە بۆ ئەوەی چەندین خوێندنگەی تر لە ناو شاری کەرکووکە دروست بکرێ و هەندێک خوێندنگەش هەیە ڕووخاوە بەڵام تاوەکو ئێستا تەواو نەکراوە ئەوانش هەمووی تەواوە کرێت
بودجەی ساڵی 2026 ئەگەر پەسەند بکرێت و ئەو تەخسیساتی کە مستحقاتی کەرکووکە بۆمان دابین بکرێت بێگومان شتی زۆر باشمان هەیە لەو بوارەیە. زۆر باشە. سپاس بۆ تۆ خات و گیانمان دوومان کردی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ گیانی برایم یاریدەری پارێزگای کەرکووک بۆ کاروباری خزمەتگوزاریەکان کە ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بوو.